تا ئێستا دەستەی دەستپاچی هەرێم لە ئاماوەی دەست بەکاربوونیدا تەنها یەک دۆسیەی داوەتە دادگا کە ئەویش لە سنووری پارێزگای دهۆک بووە و بارپرسانی دەستەکەش دەڵێن هۆکاری سستی کارەکانیان بۆ نەبوونی بودجەی پێویست دەگەڕێتەوە چونکە وەک خۆیان دەڵێن هەموو کارێکی دەستەکە پێویستی بە بودجەیەکی باش هەیە. ئەمە وتمان نەکرد بودجەمانە بدەن بێبودجەترین موسسە لە کوردستان ئێمەین بودجەی ئێمە بەڕەسمی 190 ملیۆن دیناری عێراقیە کە 170 شتێکی بۆ ڕەواتبی تقریبا 65 فەرمانبەر دەڕوات ئەوە کەمترین بودجەیە لە هیچ مؤسساتی دەوڵەتە بگەڕێ موەسەگ نییە بەو بێئیمکانیەتە. جگە لە دەستەی دەستپاچی هەرێم لە پەرلەمانی کوردستانیش لیژنەیەک بە ناوی لیژنەی دەستپاچی و بوونی هەیە، بەڵام باوتەی سەرۆکی لیژنەکە پەخستنی پەرلەمان کاریگەری لەسەر کارەکانی لیژنەکە کردووە. دەژڵێت ئەم خولەی پەرلەمان باشترین خول بوو بۆ بەدواداچوون و ئاشکراکردنی گەندەڵیەکان، بەڵام ئەو دۆخەی ئێستا کارەکانی پەک خستووە. موضوع اف بارودوخه هات تدا برلمان يعني كاروي جهشت ابي حاله بربست ووضع كام هي فيت كان جرى كاب زفري تفا شنكي باشترين قناعته من خولا برلماني كيسد جندلي اشكرا كرين وديار كرين اف خولا برلماني بو واف دستاكيه ما هي فيها بوك وروج بروجي بسر كافيتونو بروجيتوي بردوامي نستا بس وكي برنا راستي لوازيا كتتدا باپی ئامارەکانی دەستەی دەستپاچی هەرێم لە ساڵی 2015دا دەستەکە کاری لە 196 دۆسیە کردووە کە 76 دۆسییان لاژێر لێکۆڵینەوەدان و 55 دۆسیێش لالایەن دادوەری دەستەکەەوە بانکراون بۆ لێکۆڵینەوە. یاسای دەستەی دەستپاچی هەرێم لە ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە و هەتا ئێستا دەستەیە هیچ کەسێک و هیچ بەرپرسێکی نەداوە بە دادگا و هیچ کێسێکیشی لە دادگا یەکلایی نەکراوەتەوە، بۆیە بەشێک لە پەرلەمانتاران پێیان وایە ئەوانەی کە دەستیان لە گەندەڵیدا هەیە لە هەرێمی کوردستان دەستیان لە سەرووی دەستەکەوەیە. یەشقادری NRT هەولێر.